دەم باش تەماشەوانên نێژا tund û tîjiya civakî di navbera berpirsaretiya hikûmet û civakê di niha da wekû tê dîtin tund û tîjî di nava civakê me da beref arasteyekî gelek metirsîdar çûye ji wêrê ku berî çendekê li bajarê Silêmaniyê korekî 17 salî dayik û bav û xwişkeka xwe kuştin. Her wiha duh li bajarê Kirkûkê jî gencekê 15 salî bi sedema gelek pirsgirêkeka geleka biçîk hate kuştin. Gelek cara li vir li wir tê dewesatê de guhdarî kirin ku xelk bi serdema her egerekê bî xwe dişewitîne. Gel û eger çi ne bu ev pirsgirêkê heya niha di nava civakê me de hermaye çareseriya vê pirsgirêkê çatê te kirin. Aya berpirsaretî dikeve stûyê hikûmetê yan stûyê civakê bi şeyekî giştî an her duka jî ya gerînkeve çawa ev pirsgirêkê bête binbir kirin. Ev nav nîşanên babetê me îroyê bername mayekê xelkê piştî vê navberê çaveriya wergirtina serincên weyne. Digel me bin. Dubara salatan lê bê. Tund û tîjî komelatî berpirsaretî hikûmet û komelga. Em nav nîşanî babetê emroyî bernameyê mayekê xelk e. Bêguman bi taybetî lem duaye tund û tîjî li nav komelga bi arasteyekî baş ziyad kirduwe. Lewane ye ke pêş çendekî li şerê Silêmanî gencekî 17 salî bab û dayik û xwişkekî xwe kuşt. Her wiha li şerê Kerkûdênê li haletekî wa de li ser diyarnemanî qazêk an li ser kêşeyê qazêk gencekî 15 sal diraye berdest rêjî gula û kujra. Her wiha zor ca cêlê we bê leme û lewê rêjê xwe sûtandin heye li berzbûn de ye bi taybetî li nav jinan de. Her wiha em kêşeye li navçekanî Kurdistan beşeyekî giştî heye. Em diyar de bû heye. Hokarî çareserkirînê em diyar de çi ye? Berpirsaretî em diyar de kewîte stûyî çê? Stûyê hikûmetî herêm, an stûyê komelgayê medenî, an stûyê komelga beşeyekî giştî. Pêwîst e çi bikirêt boya em diyar de metirsîdar binbir bikirêt. Bu wergirtinî serincekantan li ser em babete yekem peywendîşman alê li şerê Silêmaniyê. Em kata baş. Em kata baş. Zor spas. Fermo li ser tawîrê em roman. Ewliyekam بنسبت ئەم دیاردەی کوشتنەوەکە کوڕ باوکی و دایکی خۆی ئەکوژێت یان برا برای ئەکوژێ یان دراوسێ دراوسێ ئەکوژێت بە لە ڕائی من هەمووی ئەیگەڕێنمەوە بۆ ئیهمالی حکومەت لەبەر ئەوەی بە هەموو شێوەیە ماجالی هەموو کەسێک ئەیات سیلاح بفرۆشرێ لە هەموو بە چای خۆمانەی بینین لە سابونکەران لای چاخانەکانەوە سیلاح فرۆشتن بە ئاشکرا خەڵگەی فرۆشیە هەیە ڕقی لە هەچ کەسێکا تەنها باتە بەر سیلاح هەمووی ئەیگەڕێنمەوە بۆ ئیهمالی حکومەت لەبەرەوەی مەجال بە هیچ کەسێک نەیە جاران ئەیان و دز و ئەم شتانە زۆرە بەڵام ئێستا بە عەکسەوە دیاردەی دزیکەم بۆتەوە هەمووی ئەگەڕێتەوە هەچ کەس قینێ و ڕقێکی چەند ساڵ لەمە پێشی لە دڵا بێ هەڵەسێ ئەیکوژێت بەڕای من هەمووی ئەگەڕێنمەوە بۆ حکومەت بانەیەڵێ وەکو جاران بۆ زەمانی حکومەت هیچ کەسێ یەک سیلاح لە ماڵەکەی بۆیان ئیدامیە کرد ئێستا هەر ئەو نەسەیرەکەی مناڵێکی نێوجوانان سیرەکەی سیلاحێکی لە بەردەستایە یان ماڵەوەیان هەیەتی بۆ ئەڵێ دیاردەی جام ڕەشین هەمێنێ لە سیارەکانە لە وڵات لە شارەکانە دیاردەی چەکیش نیەڵێت لە شارەکانە بەڵێ لیزا لە شاری سلێمانی لە سەلامان بابەت ئەم کاتەوە باش ئەلو ئێوارە باش کاکەکان باشتر لیزا خان وەکو ئالێ لە شاری سلێمانی شارەتی پێدا لە ناو کۆمەڵگەیەمەیە سیلاح چەک بەشەیەکی فراوان هەیە کێم تاک هەیە کێم ماڵ هەیە چەند چەکێکی چەند سیلاحێکی لەو ماڵەدا نەبێ ئایا ئەمە ئەکرێت ببێتە هۆکارێکی سەرەکی بۆ بەربڵاوبوونەوە تند و تیژە بەڵێ دەستخۆش بەتەوەرەکەتان کاگەکارە ئەو شتێکی ڕاستە ئێستا هەر ماڵێکی بینی هەچ کەسێکانی هەندر منداڵێکی بینی سلاحێکی دۆ بەلاقێ واخرە ئەو شتێکی جوان نیە ئەسڵەن ئەو ناشارستانی چی شتە بەس ئەمە یعنی ئەگەر خەڵکیش پێر ببێنە حەقیانە لە بۆی چاو لە بەرپشتەکانمانەکەن ئەوان یەکی دوو سیلاح ئەکەن بەلاقنیاوی تر هەروە بێت لە کاتێکی کەشاکە ئەگەر شتێک پێی بۆ حکومەتەکەمان ئەمە نەجوانە لە زیاتری تەشتێکی باش تەوزیعکا بۆ میلەتەکەی دەستخۆشیەکە لە میلەتەکەی چەکیاتێ سیلاحیاتێ یان کارێکی واناکات چەک بەبێ وڵات ئەگەر بەکارهێندا با بتوانن دەستگیر بکرێت چەندەیەک بدرێت کەنجاریشی ئەوە دووبارە نەکرێتەوە لە لای هیچ کەسێکەوە ئێستا ئەم هەفتێت ئەو تا دوو کەس دوو هاوڵاتی مردون یەکێک لەوانە مێرمناڵێکی 12 ساڵەکە هیچ تاوانێکی نییە بۆچی ئەبێ ئەمە ڕووبات ئەمە تاوانە ئەم تاوانێک کە ڕوویاوە لە ئەستۆ چیە کێ ڕێگە ئەیات چەک هەڵبگیرێ بەبێ هیچ مۆڵەتێک
بەڵێ عەبدوڕەحمان لە حاجیاوە لە سەرمان بابەت کاک عەبدوڕەحمان ئەم کاتەوە باش کاکەکار ئێوارەت باش زۆر سپاس فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان والله کاکەکە لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ بەڕاستەوەرەکەتان جوانە بەڵام ئەم کێشانی کە ڕوودن ئەم کێشە کۆمەڵاتیانیان دیاردەی کوشتن ئەوانە ینی خەڵکی موافێر بووە هەمووی بە حکومت بەوە کار دەزانی وەڕاستی ێزە لە زۆربەی ناوچەکان نەکە سلێمانی بگرە هەموو شار و شارەکان ئەم دیاردەیە هەیە بەڵام هەر کەسێکی بینی لە ماڵەکەی خۆیدا چەشی هەیە کەسێکیشی هەیە کاکی عەبدوڕەحمان بەداخەوە پەیوەندێکی پچرا محەممەدمان لەگەلە لە چەمچە ماڵەوە کاک محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتتان باش ئەم دیاردام تونند و تیژانەی ناو کۆمەلگا کوشتنی یەکتر ڕێزنەگرتن لە ڕۆحی ئینسان کە بە بیانوویەکی زۆر بچیکەوە میسانە ئەدرێتە بەردەست ڕێژی گوڵە و ئەکوژرێت ئەمە بچای گەنیتەوە ئەم عقلیەتە بچای گەڕینتەوە پێویستە چی بکرێت بۆ ئەمە بمبەر بکرێت بەڵێ من دەستخۆشی بەرنامەکەتان لەکەم سەرەتا من ئەیگەڕم و بۆ حکومەت تا گوێساکە هەوڵی نەداوەکاری ئەوە بکات نهێشتنی چاگەڵگردن بە تایبەتی لە شەر و لە شارژەکان بنەبڕ بکرێت دووهەمیش ئێستاکە مافی خێزان و ئەم شتانی کاتتە پێشەوە ئێستاکە بۆ نمونەتەوە لە ماڵەکەی خۆتە ئەگەر بە مناڵەکە و بڵێم ئەرێکا کە تۆ بچووکترین هەڵەمەکڵێ منەچم شکات لەکەم زلەیەکی لێ دێتێ شکاتەکە شەحەڵ مانگەتکەنە ژوورە بە بێەوەی کە بڵێن هیچ شتێک ئیساکە لە شای چەمچماڵە بۆ نمونە هەر لە شای چەمچماڵە بۆ بەناوبانگە سلاح هەڵگردن زۆر شتێکی بەربڵاوە ئێستاکە ئەگەر تۆ ئەو بازارە بگەڕیت کە بێکێ بینێ چێکی بەدەستیوێتی کەسیش نییە بڵێ کاکە بشۆدی بۆ شۆڕ بێجگەلەوەش ئێستاکە ئەگەر حکومەتێکی وا دابنرێت کاکە حکومەتەکە دابرە بڵێ کاکەجان تکایە چەگەڵگردن باقەدەغە بێ کۆمەڵە خەڵک برن چەکانی لێ بسەنن مەیان دەنە کاکە تۆ یان دێتە لۆ دا بە تەلەفۆن بۆ ئاسەکەری چەکە تەسلیمەکرێتەوە درێتەوە بۆ ئاسەکەری چاود لە سەرکردنەوە درێتەوە دەڵێ مافی عفونکە مافی ئەمە ئەمریکاڵێ مافی تونند و تووشی خێزانی مافی من ئەگەر مناڵەکەم لە ماڵە نتوانم سلێک لێ بەم هەر ئەوان جامەکەی بێت تۆ هەرزەکاری عنی چی هەرزەکاری عنی عقڵ کەم تۆ کە لێ توڕ نەبیت و نەڵی وامەکەوەمانە بکەی چی بکات ئەو ژەوان جامەکەی بێتەوە ئەوە نیشانەیەکیەوەیە کە حکومەتی هەرێن باش ئاگاو لە خۆ بێ بەڵێ کاکی محەممەد ئەوانەیە ئەم کارەیە کرد پەروەردەکراوی پێش دەرتونیم ئەم یاسایی پەرلەمانی کوردستانە پێش ئێستا شەو دیاردار هەبووە دەمە بچان گەڕینتەوە جۆ بگرە زۆر ڕاستەکەی پێشترە بەڵام ئەمە هاندەرێکە بۆی کە دوزیژی زۆرتر بێت تۆ حکومەتی هەرێم پەرلەمانە داوەتە دەست کۆمەڵی ئافرەتەوە ئەوە ئەنجامەکەی بچاو لێستان لەکوێت کاک محەممەد ئافرەتیش کە تاکێکی کۆمەلگایە ئافرەتیش کە یەکێکی کەسێکی خاوەن ئیرادەیە خاوەن عقڵە خۆیان بیرکردنەوەیە بۆ مافی ئەویش بێ بەندان پەرلەمان تەمە زۆر باش کێشەمانەوە نییە کە بێ بەندە پەرلەمان بەڵام تۆ پرۆژێک هێنیشتان کاکە ئێمە خۆشتان ئەمە نەسویدا و نەرویجە و نەبەریتانیا و نە ئەمریکا ئێرە کوردستانە کورسانی ئەمە تازە لە شەڕ ناوخۆتەوە بووینە تۆ هێشتانە ئەڵێ بەردی هەڵگرتنی بەردی گەورە نیشانی نەهاوشتنێتی تۆ جارێک کێشە کۆمەڵاتەکانت چاکە ئەنجا وەرە باسی توندی تیژی خێزان بکە ئێستا دەخۆشتان لەکەم با زۆری نەبێت هیوا لە شارێ و لێرە بە کاکیوام کاتەوە باش کاکیوە بەڵێ کاکیوە کاکار ئێوارە باش باشتر بۆ جەنابەت فەرموو دەست خۆش بۆ تەوەرەکە بەڕاستی تۆڕژی زۆر جوانە ئێماگە تەماشای کۆمەلگای خۆمان بکەین بەڕاستی لە هەموو شارەکانی خۆم تایبەتی لە شاری سلێمانی کە دەبینین ڕوودا و زۆر ڕوودەدا ئەوە شۆکاری ئەوەیە هەموو هاوڵاتیەک حکومەت دەبێت بەپرسە لەوەی هەموو هاوڵاتیەک ئێستا چەک لە ماڵی خۆی هەیە یان دەماسەژی هەیە یعنی ئەوە کێشەیەکی یەکجاری دەردەوێ بەڕاستی لە کۆمەلگای ئێمە دەبێت ئەم دووە حکومەت بخۆیان بەڕاستی هاوڵاتی بتوانێت هەر چەک هەرزان نەبێ و هاوڵاتی هەموو هاوڵاتی بتوانێت سیدایەک یان دەماسەیەک یان شتێک لە ماڵی خۆی هەبێت یعنی ئەوە تووشی کێشەیەکی جایزات گەورەیە بەڕاستی لە کۆمەلگای ئێمە یعنی دەبینین بەڕاستی لە شارەکان زۆرانی کێشایە ڕووداو هەیە ئەوش هەموو بە زۆری ئەو چەپشەی لە ماڵە یعنی هاوڵاتی هەیە دوو دەماسی لە ماڵەوە یعنی ئەوە کێشەیەک ئەگەر تووشی دەمەقالێک بێ ئەوەی دیکە کێشەیەکی لێ پێیا دەبێت یعنی دەبینین بەڕاستی یعنی ئەو کێشانە زۆر یعنی هەیە لە کوردستان کارەکە ئێمە دەبی بەڕاستی بە خۆمان یعنی وەک کۆمەلگای خۆمان دەبی حکومەت بەڕاستی چەک نێڵێ یعنی هەموو هاوڵاتێکی وەی نییە چەکی هەبێ لە ماڵەوە یعنی هەموو هاوڵاتێک نادی بە هیچ شێوەیەک چەک هەبێ یعنی ئەم چەکەیە ئایا پێویست نییە تۆ لە ماڵەوە لەسەر یەک قسەی بەسیط تووشی کێشەیەک دەبی ئەو هاوڵاتی لەوانەیە بتوانێت برای خۆی دەکوژێ هەیە خۆی دەکوژێ هەیە داک و باز خۆی دەکوژێ یعنی ئەوە کێشەیەکی زار گەورەیە هیوادارم حکومەت بتوانێت چارەسەرێک بۆ ئەم هاوڵاتیانە دابنێ بۆ ئەوەی چەک نەبینێ یعنی
يعني لە ماڵی هاوڵاتێک کە تۆ هاوڵاتێکی بەسی بی و دووسێ دەماسە لە بەڵێگاکیەوە يعني ئەوە چێشی زۆر زۆرەکە بەڕاستی هیوادارم ئەو تژە نەمێنی لە کۆمەلگای ئێمە يعني ئەوە دوو لە کەرکوو کە بینیمان بەڕاستی لەسەر قازێک کە بینین گەلێکی 5 ساڵی بەڕاستی فڕاندرا يعني کوجا دابەت گولان يعني ئەوە چ کێشێکی گەورەیە يعني بەڕاستی يعني بەڵێ وریا بەڵێ کاکی ئێوە وریامە لەگەلە لە شاری هەولێرەوە کاک وریام کاتەوە باشە ئایا ئەکرێت ئەم کۆمەڵگایە هەموو تاکەکان سیلاح لە دەستیان بێ لە کاتێکە لە هەرێمی کوردستان حکوومەت هەیە ئاسایی وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پێشمەرگەیە ئاسایش هەیە پۆلیس هەیە ئەکرێت ئەم خەڵکی هەمووی خەڵکێکی چەکدار بێ بەڵێ بەڕێزمەکەمدا دەستخۆش بەرنامەکە دەکەم بەڕاستی حکوومەت لەوەیدا هەڵەیەکی زۆر گەورەیە لەجات ئەو هەموو کێشە و مشکلانەی کە بەلایەن کەرکووکە ئەولاوەیە بە تایبەت دۆشتەرخان کە کەوات سەر لە هەولێرە ئێستا بە ئاشکرا منداڵە شتەمە 15 ساڵان سەرچی هەیە ئەوە یەکەم هۆکارە دووەم هۆکاریشی ئەوەیە کە خەڵک دوورێ دینە هەر کەسێک دینی نەبوو ڕحمی نابێ هەر کەسێک شڕۆمی نەبوو دەتوانێت هەموو شتێک بکە خۆی دەکوژێ کەسی بەرامبەری دەکوژێ چه چیز نبوو بۆ نمونە ئافرێت جەماڵدا بە نەفت خۆ دەکوژێ یا خۆ دەستێنە یاخود عەبدەخوا هەر شتێک بکاتن بەڵێ هەژار لە شاری سلێمانی کاک هەژارم کاتەوە باش ئەم دەست خۆش بە زۆر سپاس لەسەر تەوری ئەمڕۆمان فەرموو ئەم کاتە باش براکەم من زۆر لە کاتان ناگرم یەک پێشنیاری بچووکتان بۆ کەم دەستان خۆش بێ ئەگە بتوان بەرنمەیەک لەسەر کێشەی سوالکەرەکانی سلێمانی لەگەڵ کێشەی ئاسایشی خۆراک دروستکەن چکە من بۆ خۆم پێرە لە دوکانێک بووم کەسێک هاوتی چیشتی ئەکسپایرد لایە لێت ئەکڕمەوە ئەمە جاریچکە تاریخی لێنەوەیان ئەی بەنەوە نازان بازە لە کات نەگرم بۆم بەسی کێشە کۆمەڵایەتەکانیش حەبەت لە هەموو کۆمەلگایەکە کێشەی کۆمەڵایەتی ڕوئەیە بەڵام ئەوەی کە بنبڕی ئەکایە بەرەونەمانی ئەکا بریتە لە یاسا ئەمڕۆ سەلامێک کەسێکە کوژیان بە سارێک مناڵێکی 16 ساڵ سیارە لێ خوڕە کەسێکە کوژێ لە ماڵەکە دوو کەسشنە سەر بەڕەکەی لێ خۆشە بێ ئەمە هەندەرە بۆ ئەوی جاریچکە ئەو شتە دووبارە بکاتیان کەسانی تر یان حیزبەکانی خۆمان مەکتەبی پەیوەندیە کۆمەڵایەتەکان و ئەمانەیانەیە لە ژوورە لە دیوەخانەکانە سڵح بۆ ناکرێمە هۆکارن بۆی ئەو شتانە زیابێ و سەر ڕای ئەوەش کە چەک بەدەست خەڵکەوەیە بەڵام من بۆ ئەوە زۆر کاتان نەگرم تەنها لەسەر ئەوە پێدان ئەڵێمەوە کێشەی سوالکەرەکانی شتێکم بیستووە بە دوواداچوونی بۆ بکەن کە ئێستا مناڵ هەیە بە پلایز ژیانیان نەگرن بۆی ڕەش بێتەوە تا خەڵک خێریان پێ بکایان شروع بێکیانێنیان دوو ڕۆژنانیان نایانەیە مناڵێکە خەنە باوەشیان ئی خۆیان نییە هەتا خەڵگینیان پێ بکات بە دوواداچوونێ بۆ ئەم سەرنجەکەت گەیشت کاکی هەژار زۆر سپاس دڵسۆز لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش زۆر سپاس ئەو دیاردەی ئێستا لە هەرێمی کوردستان دیاردەی فرۆتنی چەک لە بازارەکان نەکەمە حتا یاری مناڵانیش هەمووی تەقلیدی چەک و شتی وایە ئەمە تا چەند کاریگەیە تاکی کورد بەشەیەکی گشتی وەڵام من سەرتا دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس ئەم کێشەیەش بە تایبەتی هۆکاری سەرەکی حکوومەتە بۆچە ینی بۆچە سەر بۆ حکوومەتە گەڕێنەوە بێ حکوومەت هەستێ بەو کارە ئەوەی کە لە وەزارەتی ناوخۆ نەبێ بە هیچ شێوەیە چەکی نەبێ عنی بەڕاستی بە تایبەتی دەمانچەکە هەموو کەسێکەتوانی هەڵیگرێنە ئۆتۆمبیلە لەبەر باخەڵە لە هەموو شوێنێکە ئێستا هەرچی هەڵستی لە 18 ساڵ گەورەتر بێ حکوومەت ئەچێ وەرەقەی بۆ کەوت دەماچێ هاتێ بۆ نمونە من ئێستا هاوسەرەکەم تەکسی پێیە دەماچەشی پێیە بۆ دەبەنجەی پێ لە کاتێکە کە پۆلیسی هاتوچۆیە ئاسایش هەیە ڕقەمی خاصی ئاسایش هەیە کە لە هەر شوێنەی بێتوانێت مەترسی لە سەرجیانی بێبانگی بکەوێت بۆیە بوو چەکە لەگرێ براگیان ئێستا هەڵە سێ بڵێن ئەم کەسەکە عەسەبی ئەبێ ئەم دەماچەی پێیە هەڵە سێ دووسێ کەس ئەکوژا کەسێک ئەکوژا برینارێکە دوای ئەگیرێ ئەو باکی نییە کەواتەکێ بەرپرسیارە حکوومەت ئێستا من هاوسەرەکەی خۆم عەسەبیە زۆر زۆریش کەواتە بوو هاوسەرەکەی خۆی بە بەرپرسیار نەزانێت لەوە کە چەک شتێکی زۆر خەتەرە هەڵمەگرێ کە عەسەبیشە جارێکی عەسەبی بێ ناتوانێت سەیتەرە لەسەر عەسەبەکانی خوب بکە کێشێکی گەورە دروستەکە بۆ ئەمە هەیە کاکێگیان خۆی ئینسان بە تایبەتی پیاوە کە عەسەبی ئەبێ ئیتر ئینسان هەڵەسی خۆی ئەکوژێ لە کاتی عەسەبی پێ ئیتر کەسێکی بەرامبەری بکوژێ هیچ کێشە نییە بەلاوەیە ئەم کێشەیە گەڕێنەوە بۆ حکوومەت لە حکوومەت ئەەکەم تکایە عنی ئەوەی کە عایدی وەزارەتی ناوخۆ نەبێ بە هیچ شێوەیەک بە تایبەتی دەماچە نەدرێ بە هیچ کەسێک زۆر سپاسانەکەم بەڵێ سپاس ئازاد لە ئاکرێن کاک ئازاد دەم باش کاک ئازاد
بله دەم باش برا کەرەمکە پیشێ دەستخۆشیە بەرنامەی دەکەم ئەوی بابەتی جوانی و هەڵبژارتی سپاس و دیو دەست قوتابیەکی کولیژێ vê çendê bû astê rewşenbîra wê deverê ankuê civakê ku ev cûrekêjên he têda têne rîdan ez wî komelgeyan û wê civakê berpirsiyar dikem bûçî çunkî bû nimûne em di civakekî bînin kêşeka ser afreta dê têda hete rîdan dêbînîn ev xelke dema hikûmet yarek dijî ev xelke dê rabîdin hikûmetê bû cûre biryarane derket û ya duê ez malaya an ku mamostayên ayînî berpirsiyar dikem bûçî çunkî berî çendekê hikûmetê biryarek da ku dijî eşkencedana xêzanî heva xerab xov dît ka mamosta û melayet me çikir rabîne ser xwe harbîn û got nabît ev cûre biryare bîne der ev ez germe bû xelkî ne hikûmetê نارنج لەقەڵا دزێەوە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش نارنج خاند ئەم کاتێتە نابێت باش باسی بە ڕێزم سپاس فەرموو لەسەر تەوریان ڕۆمان ئەوە دەست خۆش بێن خۆی دیاردی کۆمەڵایەتی لەناو خێزاندا بەڕاستی ئێمە گەنجەکانمان بەرپرسیارن دەیوێ گەنجەکانمان بەرپرسیارن بەرامبەر بوو کارانی کە دەیانکەن ئێستا دیاردەی بڕاتە لێبرای بەڕێزم ئێستا هەندێک کاس کە فەقیر هەنی لەوانەیە بژێوی ژیانی لەسەر چەک بێت ئەو هۆکارە هەنی بۆ حکوومەت ناگەڕێتەوە چونکی حکوومەت حێشی وای دابین نەکردە بۆ هەندێک کەسانێک کە نەتوانن دیارێت چەک نەفرۆشن و بژێوی ژیانی تر لە شوێنێکی تر دەخ بخۆیان دابین بکەن من بۆ گەنجانی ئەگەڕێنمەوە گەنجانی ئێستا پەلامار بۆ هەموو شوێنەکە بن ئەحنی ئەبینی ئەوەی کە دەمانچیشی لە کەلەکەی خۆی بەستەوە ئەزانێ بەم دەمانچە عاقڵە بێ وەڕێک و پێکە بێ نەخێر برای بەڕێزم گەنج دەبێت خۆی وشیار بێتەوە بۆ خۆی بڵێت ئەو دیاردێ بۆ من ناشایستەیە یعنی بوونم لە نادیەکان لە نادیەکان خوان ئەسم خوان سەر من بە سای خۆم بینیومە لە نادیەکان خوان سەرخۆشەکەن و دێنەوە لە ماڵەوە حنی شەڕەکەن لەگەڵ خوشکیان لەگەڵ برایان ئەم دیاردانە زۆر زۆرن بەڵام یەکتەوە یەک ڕخنەشم لێوە هەیەگەر ئەو پێشنیارە جێبەجێ بەس بە کوردی بەڵێت دیاردەی نادیەکان بەڕاستی نادیەکان هۆکاری سەرچین بۆ گەنج کە گەنج لە ناو دەبن ئەی گلەی لێمە چییە بوو گلەی لێمە نا ئەمەحنی ئەڵێم کەتەوەرێکتان لەسەر ئەوە هەبێ پێشنیارەکە دێمە لە بەرچاوەرگنیم پێشنیارەکەت نانەوەرێکی بۆ بکەن بۆ ئەوەی ئەم دیاردیان نەمێنێ بەسەر چاو پێشنیارەکە لە بەرچاوەرەگرین لە قەرانجیر پەیوەندێکمان لەگەڵ ئەم کاتەوە باش السلام عليكم. عليكم السلام. كاكا كاتب باش دفخوشي وبرنامجي ياكم. زور سباس. بلاي بريزم على بلاي إذا أصبح الشعب بلا نظام تصبح غابة. الآن نعيش في الغابة كلنا جميعا. بلاي أوائم بوين بباشوري أفريقيا والصومال بستويك ترى ملاطمة بوتشول ونما تواني وتنظيم يمكن الرؤية إدارية وعسكرية وسياسية واقتصادية أمانتها وأنك يم جرائم لك الرؤى آسف. همو يكويتا أستوي حكومة اجتماع كي خلقاني عشائر وعشرة باسي كارا سادة كان خلق كوجن حزب كوملاياتي شكان يعني وكو شويتي يا سايب وجيبجيكا ويا سايب رمزيكا لمولاتها براسي لي لدى يما لولاتي زور سقط عجين أنا معقول لي يما برين ولاتي ولا ولاتي ديمقراطية وولاتي بمؤسساتي مدني شو أنا بي يما كنت ما توامي دكاني شكو في شكو قاذفة وهوان هبي خلق بشيء بيكري أما غير معقول غير جائز في أي مكان في عالم نية ديمقراطية معناه تنظيم حياته تنظيم إنسانيته تحقيق عدالته ديمقراطية معناه بر الله يوصل في شيء لإنسانية ديمقراطية وأتا ياسا خايس الحرز ياسا ولا وأتا من برا ما معنى لا يما اللي قرب يزنا يمون بوين بالصومال وباشوري أفريقيا نازل كواتا كواتا لهرمی کوردستان کو تو فرموی مؤسساتی فرمی هي حکومت هرمی کوردستان هي وزارت کاروباری کمالاتی وزارت روشنبیری چندین وزارت مختص و کمالگای مدنی بشگی گشتی پارلمان من هي یاسا هي بوتا استا روشنبیری لایتا کی کوربرجس نبوه که حزب برپسارتی بک ریز لروح لانسان لبرانبرکی بگیره کیشکان که زور بچوکن والب که بچوکتر بتو نمنه نک والب که زور گوره بدواتر شتیوار ل ربدامه بچای گرین ده پیسه چی بکره براسي يمي تاكي ولاتيش
تاوانباری ئێمە ئینتیمامانتیان نییە هەرچەنە حکوومەت لە هەندێک کاروباری یاساییە و دادوەریە مقەسرە بەڵام ئێمەش وەکو تاکی هاوڵاتی ئینتیمای نیشتیمان بوونمانتیان نیە دڵسۆزیمانتیان نییە ئینتیمامان نییە ئەگەر من دیم لە لافاوێکە لە قسین هەڵسا بوو کابرایە بەڕێوە ئەڕۆیشت ئەختیارێ بوو زێرابێ گیرا بوو بە چەترەکەی زێرابەکەی کردەوە ئینجا ڕۆیی ئێمە ئەبێ ئاوا ئینتیمای نیشتیمان پەروەری میلەت پەروەریمان تابێ هەستکەین لە دار و بەرکی و خاک و ئینسانی وڵاتەکەمانمان خۆش بوێ بینایکەینەوە بەڵام ئاسف خوا ئینتیما ئێمەش وەکو تاکی هاوڵاتی و میلەتە ئینتیمامان نییە و ئیجراعاتی یاسایی لە جێگەوەی خۆی نییە بە شێوەیەکی قانونی ئیجراعاتی یاسایی بەرامبەر بە ئەمەتانە مەنع بکرێت لەم وڵاتەیە بە قوربان ئێمە بووین بە خێڕی هۆزۆ لە باشووری ئەفریقیا و سۆماڵ و عەلەیکوم ئەسەلام تەحیاتی لەکوم بەڵێ کاک سەلا سوپاس بۆ پەیوەندیکەت سامان لە باسڕمە کاک سامان ئێوار باش کاکە کارە و کاتت باش هەموو کاتێکت فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان سەرکار زۆر زۆر خۆشحاڵم بە هەڵبژاردننی ئەم تەوەرە بە بەرنامەکەتان بەڕاستی ینی تەوەرەی زۆر زۆر لە زۆر بەجێە و ئەم بابەتە زۆر شت بەخۆیەوە هەڵدەکرێتن وە قسەکردن لەسەر ئەم تەوەرە شتێکی زۆر گرنگەوە زۆر بەجێە من دەمەوێت بەڕاستی ئەو بڵێم ینی ئێستا تەماشا دەکەنی ڕۆژ بە ڕۆژ کێشە کۆمەڵایەتێک هەن بەرەو زۆربوون و بەرەو زۆربوون و گەشتکردن دەچێتن بۆ ئەوەمە بتوانین ڕێگر بین لە بەردەمەوەی ئەم کێشە کۆمەڵایەتیانە ئەبێ بە دوای ئەلتەرناتیڤێکدا بگەڕێن بۆ ئەوی بتوانین ئەم کێشانە بەرەو کەمبوونەوە بچێتنەوە بەرەو زیادبوون بچێت بۆیە من داواکانم یعنی لە حکوومەتی یاریمی کوردستانەوە یعنی باسانی نتوانێت هەم خەڵکێک بە کەیف خۆیەوە گەوانجەیەک یاخود بێتە چەکێک هەر بگرێتن کەوا دەبین ئێستا زۆر بە بەرتوبڵاوی بە هیچ سانسۆرێکە هەر کەسە حەز بکاتن ئەو دەبازە خۆی کلاشنکۆفێکە دەگری بۆ یعنی تەماشا دەکەن ئێستا هەر لەو هەفتەیە چەندین کارە ساتی وا چەندی کار ساتی دڵتەزێن بەهۆی ئەم دەبازە ڕوویدا کاک سامان لە کاتێکە لە ڕابردووشە بەپێی هەندێک لە عادەت و تەقالیدی کوردەواری کە کوردستان بێجگەلەوە بوو چوار پارچەی پارچە دەبەش بووە بۆ هەر پارچەکانیش بوو چەند ناوچە چەند لادێ و چاندەڤەر و چانشاخ و جان نەزانچی دەبەش بووە لەسەر کۆمەڵێک عەشایرە عەشایرانە شەریکیان عادەت و تەقالیدی خۆیان هەیە گەلێک جار کێشە ئەم کێشانە زۆر لە کۆنەوە دروست بووە کوشتنی خەڵک بە سوڵحی عەشایری ئەمە چارەسەر بکەیت بە خوێن بە ژن بە عەرز بەکانی لە ئێستادا کە یاسایەک دەرچووە لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە بەبێ پێوەرەکانی یاسایەکێک کە تونند و تیژی لە ناو خێزانە زۆر کەمەکاتەوە بینی خەڵک زۆر زۆر دژیان ئەم یاسایە دەرەکەوێت باشە ئەلتەرناتیڤ چییە ئەلتەرناتیڤ چییە میکانیزم چییە بۆ ئەوی ئەم کێشەیە چارەسەر بێ پێویستە چی بکرێت زۆر جوانە زۆر جوانە بەڕاستی وە ئێستا دەبێنن ئەم بازی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان کرد کە لە ڕابردوو بە چەند سوڵحی عەشایری ئەوشتانە دەکرێت بەڵام ئەمڕۆ ئەوشتان نەماوە ڕاستی یعنی شتەکان زیاتر چوتە قالبەیەکی چوارچێوێکی یاسایی بۆیە ئەمە چارەسەرکردنەوە هەم ئەبێ حکوومەت بتوانێت ڕۆڵێکی خەتەوا ببینێتن و هەم مامۆستایانی ئاینیش کە لە ڕێگای مینبەرەوە کاریگەرێکی یەکدار زۆریان هەیە ئەوان شۆرشاری بەرپا بکەن و پاشان ڕاگەاندنەکانیش بە هەمان شێوە بتوانن لەم تەوەرەدا ئەسپی خۆیان تاو بدەن چونکە ئێمە دیتومان لەم هەفتەیەدا لە هەولێر لە شاری سلێمان وە لە چەندین شوێنی تریش هەبوو بابی خۆی کوشت هەبوو برای خۆی کوشت هەبوو خوشکی خۆی کوشت بەمان شێوە یعنی ئەمە لەگەڵ ڕابردوو جیاواز ئەگەر ئێمە ئێستا بین بڵێن لە ڕابردوو ئەو کێشە کۆمەڵایەتیانە بەسەرانە چارەسەرەکرا ئەمڕۆ چوتە قالبێکتر چوتە چوارچێوێکتر بەڵێ کاک ئەردەڵان لە شاری هەولێرەوە کاک ئەردەڵان ئەم کاتەوە باش کاکە جانم کاتەوە باش برای بەڕێز هەموو کاتێکت فەرموو برای بەڕێزم بەڕاستی ئەم دیاردەیە ئەگەڕێتەوە بۆ بەیاسایی بە دەرەجە یەک بەڵێ دووەم حیزبەکان بەڵێ کاک ئەردەڵان لەبەرەوەی لە پسراوەکان بۆ ئەوەی لایەنگران بە خۆیان کۆ بکەنەوە خزمەکانیان ئامەزاکانیان براکانیان کە چوکارەکانیان چەکدارەکەن و دەماسەشیان هێنێ ئەوە بە دەرەجە یەکەمە بەڵێ دوم زۆربەی مەسئول لەم وڵاتەیە تەنانەت پێشکەوت نەبوون یەک چەقەرەشیان کورد لێ نەیەوە بیان کەسیان چەکدار کردەوە بەبێ مۆڵەت و بەبێ ئەوەی وەزارەتی ناوخۆ ئاگادار بێ چەکدارن بەڵێ زۆر سپاسانەکەم سپاس بۆ بەرزیشت بینەرە بەرزەکان دوای ئەم ناوبەرە لەسەر ئەمان بابەت بەردەوامە بین بەڵێ بینەرە بەرزەکان بەشدار شوانی ئەڵێ بۆ ئەوە دەگەڕێنمەوە کە کۆمەلگای ئێمە هوشیاری کۆمەڵایەتی کەمەوە حکوومەت نەیتوانیوێ یاسایەکی گونجاو بۆ ڕێکخستنی
چەک دەربکە. بەڵێ لە سەرما بابەت دڵشامان لەگەلە لە کەرکووکەوە کای دڵشات ئەم کاتەوە باش. ئەلۆ ئێوارە باش باشتر سوپاس فەرمۆ. نسبەتی ئەم دیاردەی چەک هەڵگرتنە لە کوردستانە بە دەرەجەی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەسەر ئەمە و دوایی بڵاوبوونەوەی دوکانی چەک فرۆشتنی لە هەموو شوێنەکانی ئێمە ڕۆژانە لە مانشێتی تەلەڤیزیۆنەکانە بینین خەڵک لەسەر قاز ئەکوژێ برا ئەکوژێ یعنی ئەمە تاکەی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەوڵەتی قانون دروستکەوە دەوڵەتی مەدەنی دروستکە ئەبێ سەیترە بکاتە سەر ئەم شتانە نەیێرێ عشایر دەوری چییە یعنی ئێمە هەر عشایری هەڵەسێ هەموو یعنی ئێستا هەموو کوردستان چەکدارە بەعەدەد هەموو دانیشتوانی کوردستان خەڵک چەکی هەیە جاماگەر هەر کەسێ هەڵسێ و تەقەیە بکە معناوە کەس نامێنێت لە کوردستانە. بەڵێ تاهامان لەگەلە لە عربەتەوە کاک تاهام کاتەوە باش. کاک تاها ئێوارت باش باشتر بۆ جەنابەت فەرمۆ. جانەکەم دیارە ئەم کێشەیەک نییە بڵێن هی دوێنێ و پێرێ و ئەمڕۆ و دیارە مێژوێکی دوور درێژی هەیە من پێم وایە بڵین ئەو جۆرە سزادانی کە ئێستا هەیە لە بە سزادانی خەڵک چەک هەڵەگرێ و چەقاکا و خەڵک ئەکوژێ من وەکو بیرۆکەیەک لە لای خۆم کە پێم وایە لە شوێنێکا بەرچاوم کەوتووە ئەگەر بێت و مرۆڤ تاوانێکی لێبوا تێزەون جێبەجێکات سزایەکی وا توند بدرێت سزاکە ببێتە ئەوەی کەسانێکی تر پێش ئەوەی سزاش ببینن ئازاری سزا هەست پێ بکەن لە زەم نێوانە ئەتوانی ئەو کەسانە بکەی بەوەی خزمەت بە نیشتیمانەکە بکەن سزاشیان بدەیت کاریشیان پێ بکەی کاری خەدەمی بیان بەی لەو شوێنانەی کە خەڵکی بە ساڵاتچووی لێ پاچیان کەنەوە خزمەتیان بکەن خەستەخانەکان پاککەنەوە نەیان بەی لە مرکزێکی ئیسلاحی ئەوان دانیشن نان ئەخۆن و ئەخەون و دوایش کە بەرە بن وەک بەرزیبانان دەستێ جلی تازە و جووتێک کلاش و هێنە دەرەوە ئەبن بە پیاوێکی پیا و کوشتێت تێگەی بۆ خۆیان ئەسوڕێنەوە پێویستە سزایەکی وا بدرێن کە ئیتر کەسێکی ترزاد نەکات بە کەڕەتێکی ترەوە بکە هەر نەبێت حاڵەتی دەرونی وا لێ بکەی کە لە دوای یا لە دوای تاوانەکە جێبەجێیەکات چی بەسەر دێت. بەڵێ بۆ سەوەرەکەشتان تەوەرێکی زۆر جوانە. سوپاس. بەڵێ بینەر بەرزەکان زۆر جار جێمان لەوە بێت لە ناوچەکانی هەرێمی کوردستان ژنێک بە هەر بیانوەیەک بێ لەلایەن پیاوەکەیان کەسێکی دیکە کوژرێت ئەم پیاوەچێتە سژنەوە لە کاتێکی زۆر مەحدود ئەم پیاوە بە سڵحێکی عشایری ئازاد دەکرێت. ئایا ئەمە تا چەند کاریگەری لەسەر کۆمەلگایە تا چەند کاریگەری لەسەر کاتاکیەکانی دیکە شەوانی ئەم خەیاڵەیان هەیە کە توندوتیژی بەکاربێنن کە پیاوەتی خۆیان لەسەرەوە بسەرمێنن کە خەڵێکی ڕۆح ئینسان بکوژن جارێکی دیکەمە تەسیرێکە پێویستە ئەمە چی بکرێت پێویستە چی بکرێت بۆی ئەم دیاردەیە بنبڕ بکرێت لە بەرەوە دیاردەیەکی زۆر خەتەرناکە تهدید لەسەر ژیانی مرۆڤەکان هەیە. لەسەر ئەمان بابەت حەمیدمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاک حەمید ئەم کاتەوە باش. کاکە ئێوارە باش باشتر بوو جەنابەت فەرموو. باسی برای بەڕێزم دەستخۆشی بەنامەکە لێکەم پێش هەموو شتێک. زۆر سوپاس. طبعا من بۆ خۆم کەسێکی عەشایرم. بەڵێ لەگەڵ ئەوەشا خەڵقێکی عەسەبیم. چەکدار بووین بڕیارمان نا چەک لە ماڵی خۆمانە نێڵین ئەم بڕیارەمان نا بەس ئایا بە ئێمە تەواو ئەبێ کە ئێمە چەکمان نەهێشت کابرایەکی تر هاتووە لە ڕەمەزانە لە بەردەرگی ماڵی خۆمانە بەرە ڕێی پێگرتوین باشە من ناتوانم شەڕە بۆ کەسی لەگەڵا بکەم لەو کاتە هەنابەی بۆچی هەنابەی بۆ سیلاحەکە وایوانە منەی ژێڕمەوە بۆ حکومەت ئەگەر حکومەت بتوانێت لە هەموو کەسێکی منحبکە. بەڵێ آخر ئەمە بۆ بانێک و دوو هەوادە ینی کۆمەڵە مناڵە بینی سێرەکەی دەمانچەیەکی بەلاقەوەیە ئەڕاتوانێ یعنی هەموو شتێک بەرامبەر زۆر جار تۆ حیلە لەگەڵای ڕێتە دەرەوە کاکە هیچ کەسێک لە ئێمە قبوڵی نییە لە بەردەمی خێزانی ئەوانە لیان بخوا بەدەستی دوو مناڵ سێرەکەی سەرخۆشە یعنی ئەبێ حکومەت چارەسەرێک بۆ ئەو وەزع بدۆزێتەوە بەڕاستی یعنی وەرەقە نەکەن کاکە وەرەقە نەکەن بۆ خەڵقا یەک جار چەک مەمنوعی لە هێزەکانی ناوخۆ نەبێ هێزی پێشمەرگە نەبێ هیچ کەسە بۆی نەبێ ئەو چەکە هەڵبگرێت. بەڵێ ئاری لە چەمچەماڵەوە کاکاریام کاتەوە باش. ئەم کاتە زۆر سپاس. بەڕای تۆ پێویستی چی بکرێت بۆی ئەم خەڵکیان نەبێتە خەوان سیلاحەکە سیلاحیشە بێ بە پێی قانون بێ کە کەسێک تادیدی لەسەر بێ تادیدێکی فعلی لەسەر بێ بە پێی قانون ئەم چەکە بەکاربێنێ و ئەم چەکەش لە ماڵەوە تاکەکانی ناوماڵ ئەم چەکە نەبینن بە شێوەیەک شەرابێک کە کەس پێی نەزانێت پێویستە چی بکرێت؟ وڵای بەڕاستی من لەگەڵانی چاکڵ بگیرێ لە ماڵەوە ئەگەر بۆ حاڵەتێکی زەرونی بڵێ من
لە چەمچەماڵ بەخوا وەک دیاریدی هاتووە چەک لە چەمچەماڵ وەک دیاریدی هاتووە لە ئەچیتە دوکانێکەوە لە ناو جەمخانەیەداوە بە دەمانچە حەزەکەی چەند دەمانچە 20 دەمانچە بکڕات 10 کڵاشینکۆڤ بکڕە بڕۆ پارە بدە و بیسەنە کەسیش ناڵێ نەناوتە نووسێبلانێ بۆچی کڕیان بۆچی ئەچی پیاوی پێوە کوژیدیان هەشتێکی پێواکەی یانیتەوە ئەیفرۆشیتەوە خۆیەتی لە کەس نازانێ ئەمە چی پێوە کراوە بێگومان چەک کردین چەک بچ بەکاردێنێ بۆ کوشتنی خەڵی بەکاردێنێ بوویکی تر بەکار نایەت ڕاستەکەی بەڵێ هاوکارمان لەگەلە لە ڕانیەوە کاکی هاوکارم کاتەوە باش بەداخەوە دیارە پەیوەندی کاکی هاوکار پچرا بەڵێ تەماشەوانە نێژار لە باژارێ دووکە و لێرە دەکارن بە ڕێ ژمارە تەلەفۆنێن کۆڕێک تێلێکۆم پەیوەندی دناوە بەرنامە بکەن بابەتێمە تایبەتە لەسەر تۆندۆتیژە جڤاکی پەرپسێرەتی حکوومەتێ یان یا جڤاکی دەمەکێ دەکوونەوە جڤاکیمەدا لە دێر زمانەوە هەیە ها کوشتنا خەڵکی کێم تا زۆر هەیە کوشتنا خەڵکی لەسەر شەرافێ کوشتنا ژنان کوشتنا زاڵامان تەنازل حتا گەلێ جارەوە لە هات کە تەنازل بوو سەر ئەبسەتش لە هەفتو ناکەن ئاو دەبێژە فلان عشیرەتی مەچا تەنازلێ بوو بکەم تو فلان عشیرەتیان تویە بێ عشیرەتیان تە چ عشیرەت نینە یەکسەر کوشتن دێتە ڕۆژەوێ ئەف کوشتناژی ئەف کەسێوە دەکات ئیجراتێت قانونی وەکو پێویست نایەنەکردن گەل ئەوژی جارەکەدن سڵحەکە عشایری جارەکەدن پێکتێت ئەف کەسە دەبیتی کەسێکی ئاسایی بێگومان پەنەیە بۆر تونترین شێوەتر دەبێت کاک هاوکار لە ڕانیەوە کاک هاوکار بەڵێ فەرموو ئەو کاتتان باش هەموو کاتێک کاک هاوکار بە خۆزان سپاس دەکەم وەڵای میش تۆزێک گلێوی کاسنجەم هەیە لە سەر ئەو وەزفەی کرد تا دروست بووە یعنی یەکێک لە میسالە هەر فەخەکان کە ئێستا بەرچاوە بەڵێ یعنی چل ئاسایشە چ پۆلیسا چ مرورێ یعنی بۆ دەبێ کاتێک کە داوامی تەواو بوو لە سەعاتەوە یان لە سەعات یەکەوە چەک و تاخ و تفەنکەی بەرێتەوە ماڵێ یعنی وەش کێشێک کرد کە دروست دەکات لە ماڵدا لەوانەیە کەسێکی نەشاو هەبێت چەک و تاخ و تفەنکەی بۆ کارێکی مەبەستێکیان خراپ بەکاربێنێت بەڵێ کاک هاوکار برادران پەیوەندیان کرد لە چەمچەما لە شارەی سلێمانە لە زۆر شوێنە باسی ئەوانیان کرد کە بە شێوەیەکی زۆر ئازاد لە بازار چەکە فڕۆشێ بێگومان وەکو پێشتر وتم چەک کڕینی چەک بەکارهێنانی چەک بوو چییە قابلە بوو گوڵباران بێ چەک بوو کوشتنی خەڵکە بۆ ئەم ناوەندە نازادنای ئەمە یەکێک لە هۆکارانی نییە کە چەکی بڵاو بێتەوە لە ناو کۆمەلگا کۆمەلگا هەموو بێتە کۆمەلگایەکی تەسەڵح کۆمەلگایەکی چەکدار بە دڵنیاییەوە تەنها ئەوەی کە ئیزایکەم هەیە لێرەدا ئەوەی کە بەرامبەر خەڵک بەکاردێت تەنها ئەو چاکە نییە کە بەدەست پۆلیسەکانەوەیە کاکە جاشتی چکە تۆ تەماشا دەکەیت هێرشێکی کۆمەڵاتی دروست دەبێت کاتێکە بە حادیسات بەناو کۆڵانەکاندا بە خەتی سەرێتەوە لە منداڵێکی دەدات ئەچوو ئێستا لە خەستەخانەی کێشەکە یەکدان نەبوو تۆ ئایا ئەو کەسەی تۆ ئەو کەسەی تۆ چاری بێت تۆ چانێ بێت و تەماشا دەکەی تەلەفۆن دەکەن لە ماڵێ وەڵا کاکە میان تێ چێە چوار ڕشت پیازێتە ماڵێ داوە سوحی دەکەن یەکاکە خدەڕاوەستێ بە ئەختری حکوومەتم بۆ چی ئەمن یاسان بۆ چییە قانون بۆ چییە لە ماڵەکەی خۆمدا ئەمنە بەڵێ وەرە دایری وەرە دایرەکان وەرە محکەمەیان ببینە ئەوە باشە سپاس کاکی ڕسۆڵ کاک هاوکار بەلێ بینەرە بەرزەکان بێگومان ڕۆلی لایەنە سیاسیەکان بێجگە لە حکوومەت لایەنی سیاسی ئەحزب بە تایبەتی لە کوردستانە خۆشبەختانە فڕەحەزبێ ئەم حزبانە هەمووی لە ژێر ناوی دموکراسی دادپەروەری جڤاکی ئەندامانی سوشال ئینتەرناشناڵن ئەمانە بۆ ئەوە پێیابوونە کە عەدالەتی کومەڵاتی پێیا بکەن کە دیموکراسیەت لە ناو کۆمەلگادا بچەسپێنن لەوەیە کە خەڵک ڕێزێک تۆ بگیر لە بەرامبەر یاساوەیەک بێ کۆمەلگا بکرێتەوە بەرەو ئاراستەیەکی پێشکەوتن بیر بکاتەوە بۆ ئەم حزبانەش نەیەنتوانی وەکو پێویست ڕۆڵی خۆیان بگەرن تانەت لە گەلێک لە حزبەکان مەکتەبی کومەڵاتی هەیە کە هەر جارێکە مشکلێک لەمانە دروست بێ بەشێ بە سڵحی عشایری چارەسەرەکەی لە کاتێکە کە دادگا هەیە کە یاسا هەیە ڕسوولمان لەگەلە لە هەولێرەوە کاک ڕسوول ئەم کاتەوە باش السلام علیکم عەلەیکم السلام ئەڵم دەخۆشی بەنامەکەتان لێکەم زۆر سپاس بەڵێ کاک ڕسوول دەخۆشی بەناو NRT و کێنیانەکەم بە ناوی NRT بە تایبەت سپاس دەکەم فەرموو خوشکداییەک بێکتان خیزە بەڵێ خوشیەک بێکتان خیزە کاک ڕسوول من زۆر بەڕێزەوە تۆم وەرگرت بۆ زۆر بەڕێزەوە من پەشیمانیم کە زۆر ڕێزم لە تۆ گرت هیوادارم تاکەکانی وەکو تۆ لە ناو کۆمەلگایمەیە بگەڕێنەوە لە ناو کۆمەلگا بەڕاستی کورد بن بەڕاستی کەسی خاوەن ئیرادە و خاوەن شەڕەف و خاوەن ناموس بن ڕێز لە کورد بگین لە بەراو کورد هەمووی خاوەن شەڕەف و خاوەن ناموس هیوادارم کەسی وەکو تۆ بەڕاستی پێویستی بە ئیسلاح هەیە
پێویستە ئیسلاح بکرێت پێویستە عقلی خۆت بنیتە سەری خۆت کە ئەمە مینبەری خەڵکی کوردستانە ڕۆژانە 50-60 خەڵک پەیوەندی بەم بەرنەوەکەن بە سەدان هزار بینەری هەم تەلەڤیزیونە بەڕاستی تو جوێن بە هەموو کورد ئەدەی هیوادارین تو ئێمە لە تۆ ڕازیا بین بەس بگەڕێتەوە ناو کۆمەلگا کەسێک بی بە کەلکی خۆت بێ و عاقلیش کەویت جارێکی دیکە بەم شێوەیە جورعات نەکەی پەیوەندی بە بەرنام و ناوەندێکی ئەعلامی وەکو ئێرە بکەیتەوە. ئارام لە حاجاوە کاکارەمەم کاتەوە باش. کاکارام بێستون سەیدەلال بێستون بێستون سەیدەلال بەڵێ کاک بێستون بەڵێ ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکێت دەستخۆشی تەوەرەکە لێگەم بەڕێزم زۆر سپاس بەڕێزم بەنسبەت تەوەرەکەی جەنابتەوە ئەوەی کە ڕوو ئەدات تەبعاً لە هەموو شارێکە هەیە بەتەنها چەمچەماڵ نییە ئەو برادەرە ناوی چەمچەماڵی بر خەمڵاندی بە لیبیا چەمچەماڵ تەنها ئەم کێشە کۆمەڵایەتیانە لە چەمچەماڵان نییە فرۆشتنی چەک و یان بەکارهێنانی چەک بگرە هەموو شارەکانی کوردستانی گرۆتەوە بەڕێزم. بەڵێ لەگەڵ من تەنها بۆ قسەی برادەرە کە وتی لە چەمچەماڵ چەک ئەفرۆشە من خۆم وەکو کڕین فرۆشتنی چەکیش ناکەم بەڵام هەڵەیە چەک ئەفرۆشەی لە چەمچەماڵە بەبێ ئەوی بزانێ بۆ چۆ بەکارێ بۆ چۆ بەکار نایە و چی پێ ئەکەن چی پێ ناکەن لە چەمچەماڵەکە سزیشان گرۆتەوە لە هەموو دوکانێکە لەو دوکانەیە ئیتر چی ئەفرۆشێت چی وەرئەگیرێت ناوی سیانی و ڕقەمی تەلەفۆنی لێ وەرئەگیرێت ئیتر ئەو کەسە خۆی چۆن بەکاری ئەهێنێ نایێنێ ئەوە کێتە سەر خۆی بەڵام بەنسبەت کێشە لە هەموو شارەکانە هەیە ئایا حکومەتیش توانای ئەوەی نییە خۆ ئەمە هەریە دوو ماڵ نییە هەموو کوردستان دوو ماڵ نییە کە بچێک هەرێکە و ئاسایشێکیان پۆلیسێکی بۆ دابنا و بەڵێ بەڵێ سپاس پۆلیسێک و ئاسایشێکی بەدانەوە لە بەردەم محافەزەی پێ بکات بەڕێزم. بەڵێ بێگومان لە هەرێمی کوردستان ئاسایش هەیە پۆلیس هەیە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەم وەزارەتانە بینەرە بەرزەکان ئەرکیان پاراستنی سەرۆماڵی هاوڵاتیانە ژمارەی تایبەتیان 104 گەلە ژمارەی تر ئەکرێ لە هەر شوێنێکە تۆی بەڕێز کە تووشی حادیسەی بخواانە خواستە توانی پەیوەندی بەم ژمارەکە لە دەملدەستم ئاسایش ئامادە بێ ئەی چێک هەلگرتن پێویستی بچیە؟ بەڵێ بەتاکید یعنی هەر حاڵەتێک بێت یعنی هێزەکانی ناخۆ پۆلیس و ئاسایش بۆ ئەو حاڵەتانە زۆر ئامادە باشن بۆ نمونە مستارێک لە بەردەم ماڵێک ئابینم سوتا ڕقەمی حریقم نابوو بۆیم کرد بە ماوەی 4 دقیقە حریقەکە گەشتە سەر یعنی هێزی ئاسایش ناخۆ تەنها ئەوەی لەسرە کارکەکەی خۆی جێبەجێ بکات بەڕێزم. بەڵێ سوپاس پەیوەندێکە تۆریە لە چەمچەماڵەوە کاکۆریام کاتەوە باش. زۆر سپاس ئەم کاتە باش قوربان زۆر سپاس ئەکە قسەکانی کاک بێستون جێ لێ بێفەرمەوە تاریخە لەسەری برای بەڕێزم ئێمە هێستا لێقێکمان نییە لە هەموو شارێک ئەو کڕین و فرۆشتنە ئەکرێت و قسەکەی کاگەسون بە بەڵام یەک وشەیەکم هەیە بۆ کاک ڕەسوڵ کە پێشتر قسەی ناخۆشی کرد بە مینبەر هەر مینبەرێ هەر تەلەڤیزۆنێک مینبەرێکی ئازادە ڕای گشتی خەڵکە سەروەریە بۆ ئەم میلەتە و ئازادی ڕادەربڕینە نەک بە وشەی ناشین بە وشەی جوان و بە تەقدیرگرتنی کارمەندان کە دەست حەقی دەستگوشینیانەیە لەبارەی بەرنامەکەتەوە کە بەرنامەیەکی زۆر تەوەرێکی جوانە و بابەتێکی هەڵبژاردووە لایەنی سەرەکی ناهۆشیاری خەڵکەکەیە کە بەکاری دێنێت هیچ کەسێک ئەگەر بەکاری هێنا لە ماڵی خۆی و حکومت ڕێگای تێدا بۆ کاری تهدید بۆ کارێکی شخصی خۆی بێت ئەبێ بازێکی حکومی هەبێت کاری پێ بکات نەک بۆ بە قەداکردن و کۆڵان بە کۆڵان و چاوسورکردنەوە لە خەڵکی و بەکارهێنانی بە شێوەیەکی ناشیاو دووەمیش لە حکومت لەگەڵ تێکڵاوبوون بە حیزبە لێک ناکرێتەوە ئایا ئەم کەسە حکومیە کە لە فەرمانگەیەکی حکومیە یا هێزەکانی ناوخۆ پێشمەرگەی ئیشەکە یا لە کۆمیتەیەکی حکومیە حیزبیە کارەکات و بۆ خۆی چەکدارێکی حیزبە کە هەردوو وەکو گای ناودوو جۆگاوایە لە هەردوو بەرەخوات بەڵام ناهوشیاری مامۆفایانی ئاینی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوە حکومیەکان و ناحکومیەکان مەفروض وایە هەفتانە لە تەلەڤیزۆنەکانی لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە هەموو بوارەکانی جیاوازدا باس لەوە بکەن کە چۆن بەکاری بهێنێت و کە قەدەغە بکرێت بەردی گەورە چانی نەهاوشتنیەتی ئەو برایی بەڕێزم کە پێش وەخت زۆر قسەکەی جوانە ئێمە با یاسای توندوتیژی هێشتا بەکار نهێنین یاسای قەدەغەکردنی چەک بەکاربێنین بەڵێ مناڵێک ناتوانێت باوکێک ناتوانێت بە مناڵەکەی بڵێ کاکە زەحمەت نەبێ دانیشە ئەو ڕقم تەلەفۆنێکی پێ باوکی ئیهانە بکرێ و بگیرێت یان ناتوانێت کارێک بکات بەڵام کەچی چەکێک زۆر بە ئاسایی لە کۆڵانەکانە بسوڕێتەوە و چەندین حاڵەت کە ئابینین لە شارەکانی هەرێمی کوردستانە کاری لەسەر هیوادارم حکومت
پابند بێ بەم کارەوە نەک میلەت خۆی وشیار بێ و حکوومەتیش چاودێر و ڕقی بێ بەسەر کارەکە. بەڵێ کاک وریا دەستخۆشی زۆر سپاس. بەڵێ بینەرە بەرزەکان بابەتی ئێمە لەسەر تند و تیژی کۆمەلگا بەرپرسارەتی لە نێوان حکوومەت ئەن کۆمەلگا. محەممەد لە قەڵات دزوێ لەگەڵمانە. کاک محەممەد ئەم کاتەوە باش. کاکەشان نەوکەنە باش. زۆر سپاس فەرمۆ. دەستخۆشی تەوەکە لێ دەکەم. سپاس. بەڕاستی دەبێت بڵێم کەناڵی نافتی کەناڵەکە دەتوانم بڵێم یەکەمە لە هەموو کەناڵەکانی ناوخۆی کوردستان. سپاس. ئێمەش پێمان خۆشە کە خزمەتی ئێمە بە دلی زۆربەی بینەر بێ هەگەر بینەرێکی شەبێ وەکو بەناو ڕاستۆل لە لێرەوە کە بەڕاستی کەسێکی دابراوە لە کۆمەلگای کوردی کەسێکی دابراوە لە ئەخلاق لە سمعە لە ڕێزگرتن لە ئیرادە لە نەتەوە ئەگەر ئەوش ڕقی لە ئێمە بێ مشکلی خۆیەتی مهمەوە کوی کۆمەلگای ئێمە یان خۆشەوێ و خزمەتی ئێمە بەدڵیانە. بەڵێ کاک محەممەد فەرمۆ. زۆر سپاس. بەڕاستی ئێمە خانەوادەیەکی نێسەدانیشتین لەسەر سفرەی نانەخۆین بێتەوە ناخۆش. عافیەتان بێ. فەرمۆ. بەڕاستی ئەوە وستنەوە بەکارێنە ئەوبرادرە ئێمە لەمە خۆشمانەوە گلەیمان هەیە. بەڕاستی ئەگەر نازانە قسە بکە پێخۆشم پێشمان خۆش نەبوو ینی پەیوەندی بکات. وڵێ ئەوە یەکێکە لە وەیەکای خەڵکێکڵێ کاکە ئێمە پەیوەندیەکەین لە بەرنامەی خەڵک وەرناگیرێ ئێمە هەموو پەیوەندی کەرەگرین. ئەگەر ئێمە سانسۆر لەسەر پەیوەندیمان هەبە بەڕاستی و کابرایە کە پەیوەندیمە بە دڵێکی فراوانە وەرگێتەوە زۆر بەڕێزەوە بە خێراتنم کرد ئەو جوێ نەدا کەواتە ئێمە پەیوەندی هەموو کەسێک وەرگین ئەوەی ئەو گومانایە بەلای سەدا گومانە لای نەمینێ. بەڵێ. بەڵێ زۆر سپاس دەکەین. هیوادارم من لەو دەستیەکەم مەسئولەکان خۆیان هەستن بە قەداغاکردنی دەماسەی خۆیان. ئەو زارە دەستیەکەن بۆ ناو بازاڕەکان بۆ ناو شوێنە گشتیەکان هیوادارم ئەو شتە کە نەمێنێ لە خۆیان دەستیەکەن لە هەموو شوێنەکەەوە نەمێنێ نەک لە چەند سەڵاو بەڵکو من لە قەڵازێم لە قەڵازێتنان ئەو شتە هەیە هیوادارم ئەوە نەمێنێ چونکە دژی هەموو شتێکەوە ئەگەر بەدەست من بە تەنانەت ئەو شوێنەشمێناوە برکە لی دروستەکرا. بەڵێ بەدەکای محەممەد سپاس پایان دەگات. بەڵێ دیاکۆ سەسلام لەسەر تۆری کۆمەڵەتی لێ لە هەموو کۆمەلگای تند و تیژی هەیە بەڵام بە شێوەیە جیاواز بەهۆی ئەوەی کەوا لە هەندێک کۆمەلگا تند و تیژی زیاترە یان کەمترە بەڵام لە کۆمەلگای کوردیدا زیاترە بەهۆی ئەوەی ئەو بارەدۆخەیە کە لە یەک لە دوای یەک وا لە کۆمەلگای کوردی کردووە بەڵام دەبێت بە هەمومان ئەم تند و تیژە کەم بکەینەوە. هەروەها شات عزیز ئەڵێ پێم وایە خەڵێکی زیاتر بەرپرسە چونکە لایەنی عشایری زۆر زاڵە بەسەر کۆمەلگای ئێمەدا و حکوومەتیش بەرپرسە لەوەی نەیتوانیوە بە ئەرکی خۆی هەستێ لەم بارەوە پێویستە یاسا لە سەروی هەموو شتێکەوە بێ. غەریب لە چار قورنەوە کای غەریب ئەم کاتەوە باش. بەڵێ بەڕاستی بەرنامەیەکی جوانەتەوەری زۆر باشە. زۆر سپاس. مشخص خۆم ئەو برات کاک ڕەسوو چیان قسەی کردو دەبوو ئەوە هەر بەعایلێ بە بنەماڵەدا لە برن لە کەناڵە بەڕێزەکەتان بکەم. بەڕاستی تاکە کەناڵە کە بتوانیشتی باش بروژێنێت و بێنیتە گۆڕ. سپاس بەرەتان لە ڕووی گوشتن و پیش ئەمە حکوومەت نییە چکو دەما حکوومەتی گۆڕ بە گۆڕ لەو کاتەوە خەڵک کۆمەلگاکەمان نەکرد خەڵک کۆمەلگاکەمان نێتەکەمان وایە ئەگە بەچەکیش نوێت بەچە خۆی دەبژین سەدەما حکوومەتی بەعسی گۆڕ بە گۆڕ کوێستا ئەگەر کە برات چەیشی نەباشەوە دەست ڕۆمانێکێگە هەشنی وا بە قومبەلی خەڵک دێت کەواتە ئەوە لە کۆمەلگا ئەوە لە نەچەکەی باوەستانمانەوە هاتووە هەتا سادەبی زۆرمان دەوێت یەک گلەیمان هەیە حکوومەت ڕاستە دوکاندارەکان لە هەموو شارەکان نەکەڕن لەوێ و لەوێ لە هەموو شارەکان ئەوە هەیە قەت دەبوومەت شتێکی وا بکە چەک بەو شێوێ نەفرۆشە براکەم نامەوەکو گلەیمان حکوومەت نێندە گلەیشمان لە کۆمەلگاکەمانەوە چقڕێکەوەی سەر خۆماندا ئەمە وەکو شەخص خۆمان وەکو بنەماڵ خۆمان هەر وەکو لە بری کاکە ڕەسووی نەزان ئەمە داوای بردن لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەین کاکی من. ئێوە هەمووتان زۆر بەڕێزن کاک ڕەسوولی حتا ڕێزمان سەرەرای قسە ناشرینەنە کە کاک ڕەسوول کردێتی زۆر ڕێزمان بواە هیوادارم کاک ڕەسوول کورد بێ بەڕاستی کورد بێ کوردێکی بە شەڕەف بێ کورد بێ زمانەکەی بۆ ڕێزگرتن و بۆ قسەی خۆشە بۆ ئیرادە بەکاربێنێ ئینسانێک بێ بگەڕێتەوە ناو کۆمەلگا کە بە جددی لە کۆمەلگادا براوە هیواداری مەکرد ئەو عایلەتیە پەروەردە عایلەکەش هەر ئەم بیرکردنەوە بێ عایلەکەش بگەڕێتەوە ناو کۆمەلگا ئەم کەسانە دەبێت چا بکرێت ئێمە نابێت لەم کەسانە دابڕین ئەم کەسانە دەبێت ئەم کەسانە ئێمە هەمومان پێکەوە جارێکی دیکە بیانی ناهوشە خۆیان جارێکی دیکە بۆ ناو کۆمەلگا بگەڕینەوە جارێکی دیکەوا لێ بکەین کە ئەم کەسانەش ببنە کەسێکی ڕێزدار.
واقع جانم أخذ والله بخلي شبك والله يناين أصلا بس على سجى سكاني هو من دالي نعوشانكم نعم قسم شو كيلو زواي لكن على كسانكم زور سپاس ئێمە لە خزمەتی ئێوە داین بەڕێزان لەسەر تۆری کومەڵاتی لەسەر هەمان بابەت ئەحمەد عومەر عەلەی پێویستە هەمومان بەرکارانیە چونکە کاراسات دروست دەکات پێویستە دەسەڵات بەرنامەیەکی توکمە دەپڕێژێ هەروەها ویلیام ڕێکان ئەڵێ حکوومەت هیچ ڕێوشینێکی پێویست نییە بۆ توندوتیژی کۆمەلگا تا ئێستا پیلانێکی بۆ دانەنەوە بوویە کۆمەلگا تووشی زۆرترین کێشەی کومەڵاتی دەبێ هەروەسا هاوڕێ مستەفا ئەڵێ من پێم وایە بە پلەی یەکەم کۆمەلگا بەرپرسە دواتریش حکوومەت بەرپرسە تا ئێستا یاسایەکی وەها دەرنەکردووە کە بە جددی کار لەسەر بکرێت هەروەها زانا جەلال ئەڵێ بەرپرسی سەرەکی حکوومەتە پاشان خەڵک چونکە حکوومەت دەتوانێت یاسایەکی توکمە ڕێک دابنێت بەرە چاوکردنی مافی هەموو تاکەکانی کۆمەلگا و خەڵکیش دەتوانێت جێبەجێ بکە هەروەها سلێمان جەرجیزیش ئاڵێ پێویستە حکوومەت بە پلانی هەمەلایەنە هەبێ بۆ ڕێگرکردن لە توندوتیژی کۆمەڵاتی بەڵێ تەماشاوانە نێجا ئەم داخوازێلی بوونە جەمیان هەواڵانتیان و پەیوەندیکردن پەیوەندی دوان نهاتنە وەرگرتن و سوپاسێکی تایبەت بۆ ئافکارێنمە لە پشکە کۆنتڕۆلی و کامێرەمانە هەیە سبە هیجارەکدن بەرنامەکی ئەنکۆ بابەتێکی گەرمتر دە خزمەتە بگەم هەر شاد و بەختەوەر بن ئێوار باش